دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بۆچی دواکەوت؟ لایەنەکان بێدەنگ و چاوەڕوان و سەرۆکایەتی هەرێمیش سیاسەتی بەڕێکردنی کات بەرامبەر لایەنەکان بەکاردەهێنێت. ڕۆژە پێشنیازکراوەکانی ئەمجارە بۆ هەڵبژاردن چین؟ هەرچەندە نزیکەی مانگێکە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرۆکایەتی هەرێمی ئاگادار کردوتەوە لەوەی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردن دیاری بکرێت، بەڵام هەتاکو ئێستاش سەرۆکایەتی هەرێم مەرسومەکەی دەرنەکردووە. پێشتر تیوار ئاشکرای کردبوو کە لە پشتی پەردەوە ناکۆکی لە نێوان لایەنەکاندا هەیە بۆ دیاریکردنی کات و وادەی هەڵبژاردن. بەشێکی لایەنەکان دیاریکردنی ڕۆژ و وادەکەی وەک فەرزکردنی ئیرادەی لایەنی بەرامبەریان دەبینن. هەر بۆیە هەتاکو ئێستاش ڕێکەوتنێکی ئەوتۆنیە لە سەرکاتێکی دیاریکراو بۆ هەڵبژاردن. بەپێی قسەی سەرچاوەکی ئاگادار لە سەرۆکایەتی هەرێم کە بۆ تیوار دواوە، دواکەوتنی وادەی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن هۆکارەکەی ئەوەیە کە سەرۆکی هەرێم دەیەوێت ڕۆژەکە جۆرێک لە کۆدەنگی نێوان لایەنەکانی لەسەر بێت تا جارێکی تر لایەنەکان بەتایبەت یەکێتی و پارتی گرفت دروست نەکەن. ئەو سەرچاوەیە ئەوەشی بە تیوار وت کە سەرۆکاتی هەرێم پێشنیازی 1939 لەگەڵ لایەنەکان کردووە. هەرچی پارتیا پێداگری دەکات کە هەڵبژاردن دەیدا یان دواتر بکرێت تا بەرچاوی زیاتر ڕوون بێتەوە بەتایبەتی پەیوەست بە ڕێکارە تەکنیکیەکانی کۆمیسیۆن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی. هاوکات یەکێتی و لایەنەکانی تریش پێداگری دەکەن کە هەڵبژاردنەکە لە مانگی نۆدا بکرێت. هاوکات بەپێی زانیاریەکانی تیوار لە پشتی پەردەوە جۆرێک لە گفتوگۆ و نزیکبوونەوە هەیە، بەڵام سەرۆکایەتی هەرێم داوای کردووە لایەنەکان بۆ ماوەیەک بێدەنگ بن تا بە تەشەنوجەوە کاتی هەڵبژاردنەکە دیاری نەکرێت. بۆ ئەمەش سەرۆکایەتی هەرێم سیاسەتی بەڕێکردنی کات بەکاردەهێنێت تا لایەنەکان کەونە ژێر فشاری کاتەوە و دیاریکردنی وادەی هەڵبژاردن لە هەر کاتێکدا بێت ناڕەزایەتی دروست نەکات و دیاریکردنەکە ببێتە ئەولەویەت نەک ڕۆژ و مانگەکەی. هەر بەپێی زانیاریەکانیش هەفتەی داهاتوو سەرۆکایەتی هەرێم دەست پێشخەریەک ڕادەگەیەنێت کە پێدەچێت لایەنەکان کۆ ببنەوە و دواتر مەرسومەکە ڕابگەیەنێت. ئاماژەکانیش بەو جۆران کە لە مانگی دەدا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت.